سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی مانگی من خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەم شەو لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامی کینۆی مانگی من هاتوومەتەوە خزمەتان بە کۆمەڵەیەک تەور و بڕگە و بابەتی نوێەوە بە هیوایەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانمان جێیسود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست. دەست خۆشەویستە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگەیەکەن تاعەت و ڕۆژوتان قبوڵ بێت ئینشاءڵڵا لەخوای گەورە دەپاڕینەوە کە ماڵتان پڕ بێت لە ئاوەدانی و لە بەختەوەری و لە سەعادەت و خۆشی ئازان و خۆشەویستان ئەم شەویش کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە چۆریەکی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە مسلمانان ڕۆژوانان چۆن پلانی ڕۆژانەیان دابنێن لەو کاتانەی کە بە ڕۆژون و ئەو پلانە بە شێوازێک بێت کە تیایدا بتوانن سوود لە کاتەکانیان وەربگرن و عیبادەتەکانیان بە جوانی ئەنجام بدەن. دەزانین کە مسلمانان دوای نوێژی بەیانی و تاوەکو و ڕۆژوو دەشکێنن کاتێکی زۆریان لەبەردەستە بەڵام گرنگە چۆن سوود لەم کاتە وەربگرن و پلانێکی باش دابنێن لە ڕۆژانی ڕەمەزاندا. لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین مسلمانان و ڕۆژواوانان چۆن بتوانن ئەو ڕفتارە جوانانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەیە ڕنگدانەوەی هەبێت لەسەر کار و کردەوەکانیان. ئێمە کە بە ڕۆژوو دەبین برسیمان دەبێت لە پێناوخۆی گەورە بەڵام لەگەڵیشیدا گرنگە ڕفتارێکی جوان پێشکەش بە یەکتری بکەین و بتوانین ئەم ڕفتارە جوانەمان دوای ڕەمەزانی شەر کاردانەوەی هەبێت لەسەرمان. لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردوون. بەڵام بەرەزان بەر لەوەی بچێت سەر تەوەریەکەم و گفتوگۆی لەسەر بکەین دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە. سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان لە چۆریەکەمی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە مسلمانان چۆن پلانێکی جوان و پلانێک دابنێن کە تەواوی کاتەکانی ئەو کاتانێک کە بە ڕۆژون سوودی لێ وەربگرن بە عیبادەت و بە نوێژ و بە قورئان خوێندن کە دەزانین ئەم مانگە پڕە لە عیبادەت و بەختەوەری و بتوانین هەمومان بە بەرنامەیەکی تۆکمە توێشی قیامەتمان پڕ بکەین ئینشاءڵڵا. گفتوگۆ دەکەین لەوبای لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد زانایانی مامۆستاگیان زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاسان. زۆر سپاس مامۆستا ئەگەر باز لەو بکەین دەزانین کە مسلمانان بە ڕۆژوو دەبن و لەوانەیە کاتێکی زۆرمان هەبێت تا چەند گرنگە سوود لەم کاتانە وەربگرین. زۆرێک لە مسلمانان هەرەوەنی کە ڕەمەزانە کاتەکانە زۆر بەخەوە بەڕێ دەکەن. گرنگە چۆن پلانێکی تۆکم و باش دابنین کە بتوانین ببێتە توێشویەکی پڕبەرەکەت بۆ ڕۆژی دواییمان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەگەر لە خۆمان و دەست پێ بکەن ڕەنگە ئێستا زۆر کاتی بەرنامە نەبێ، یعنی مەسەن کاتی خەو وایە بەو بەرنامەی کە دامان ناوە، بەڵام وەکەوەی کە ئینسان ئیسفادە لە کاتەکانی بکە ئەو چەند سەعاتێک کە بۆ خەودانرێ مەرج نییە هەمووی بە یەکۆ بەسەر یەکۆ بێ بخەوێ، چونکە کاتەکان کەمە شەو کورتە بێت و خوای گەورەش فەرمێ والله یقدر الليل والنهار. خوای گەورە ئەندازەگیری شەو ڕۆژەکە، یعنی شەو ڕۆژ دایمەن لە کەم و زیادکردن هەیە. لەم کاتی بەهارە شەو کورتە بێت و خەڵکێکیش کە دەوامی هەیە و مەسەلەن تەلەبەیە یانەکو دەوامی هەیە ئیشی هەیە ملزەمە بە دەوامەکەی، ئەو کاتە ڕەنگە باری خەو و خواردنەکەی وەمانە تێکەچی. هەرچەند ڕەمەزان خۆی چەند ڕۆژێکە یامەن معدودات ئینسان ڕادێ لەگەڵیا، بەڵام خەو ئینسان نەگەڕێ بۆی باشە، یعنی کاتێک کە خەوت هات خەو گرتی ئەنجا بخەوی باشە، ئەنجا ئەتوانی بەم شێوە ڕێکە بێت و چونکە خەڵک لە دوای ئێوارە کە ئیفتاری کرد تەراویح و نوێژوەمانەیە تا نزیکەی نۆ، دوای ئەوەش یەکسەر ناخەوێت چونکە هەر شەوی هەیە کە شتێکە خوارد لەسەر خۆ ڕەنگە بەربانگەکەی زۆر خورز نەکا بۆەوەی کە بتوانێت دوایی وردەشت خوا لەگەڵیا. خەڵکێکەیە کەمێکە خەوێ و دوای پاشێوەکات و خەڵکێکیشی هەر ناخەوێ ڕەنگە تا 12 یەکوانە یەکجار پاشێوەکەیە کاکەوە خلافی سنەتەوە خلافی تەبیعەتیشە و ڕەنگیشە بێهێز بێت، چونکە تۆ بەرنامەکە وایە کە لە ڕەمەزانە کاتێ بە ڕۆژووی ژەمی خواردن کەم بکەیت و ئەمەی کە خەڵکی مەسەن ئێستا بەرنامەدانە بۆ خۆ مەسەن لاوازکردن خۆ دابەزاندنەوانە ژەمی خواردن کەم کات و نەوەکو لە جیاتی تعویزی ئەو ژەما شەو هەمووی بکاتە خواردن
وەکو ێستا ئیحسایەکرێت لە وڵاتە ئیسلامیەکان لە مانگی ڕەمەزانە شت زۆرتر سەرفە بێت تابەر لە ڕەمەزان خۆی وایە یعنی سەیەکی خواردن سەیەکی چەرەز سەیەکی میوە سەیەکی شیرینی سەیەکی گۆشت و مریشک و ئەوانە مەسەلەن کەمی بکردا چونکە تۆ ژەمێکت کەمی کرد بەربان و ئیفتار هەیە بەربان و پاشێوت هەیە کە چی سەیرەکەی زۆر بوو ئیتر ئینسانیش کە نانی خوارد وەکوە بۆ دەردا فەرمێ لا تأكلوا كثيرا فتشربوا كثيرا فتناموا كثيرا فتخسروا كثيرا هەمووی بە دوای ئەوە دێ سەر لە ڕۆژە کاتی زۆری هەیە بۆ چونکە نان ناخوا زۆر پێویستی بە دەستنوێژگرتن نییە مەسەلەن کاتەکە هەمووی بۆ مێنێتەوە یعنی شتێک نییە چاوەڕێی نانی نیوەڕۆ بکات مەسەلەن ئەوانە بکە هەموو ڕۆژەکەی بەدەستوەیە تر ئیشەکە مۆستا ئێمە چی بکەین کە سوود لەو هەموو کاتە وەربگرین کە زیاتر ئەو کاتانەمان بە عیبادەت و بە پەرستش بەسەر بەڵێ ئەمە خۆی بۆ ڕێخستنی یعنی دەرکە و دێمە لە ڕەمەزانە خەڵکە توانێت نوێژی جەماعەتکە فریاکەوێ خەڵکە توانێت سێ شەو بە خەبەر بێ شەو نوێژکە پاشێوکە ساعات 4 بچێ بۆ مزگەوت ئەتوانێت کاتەکانی تر ئەگەر بیری لای جەماعەتەکانی بێ لەگەڵ هەموو جەماعەتێکە چەند لاپەڕێ قورئان خوێنێ ئەم مانگە ئەتوانێت هەمووی لەگەڵ قورئانە بژی یعنی ئەوەی کە مانگەکانی تکەویت پێم ناکرێ و بۆم ناکرێ و مەجالم نییە و ناکرێ ئەمە شتێک نییە ناکرێ یعنی ئەم شتە وەکو ڕاهێنانەکەکرێ تۆ لە بەیان و تاکو ئێوارە ئێستا نزیکەی ئەمە 500 ساعات زیاتر بە ڕۆژووین 500 ساعات و نیو هەمووی کاتێکە بەدەستوەیە هیچ ئیشێکیتیان نییە یعنی چونکە نان خواردن و مزاعفاتی نان خواردن کات زۆر لە خەڵکێگرێ ئەمە هەمووی ئەمێنێتەوە بۆ عیبادەتکردن ئەنجامێنێتەوە کاتی ئیشی خانمان کە زۆر مەشغوڵە بن بە ڕێخستنی چێشت و شیرینی و ئامادەکردنی مەسەلەن سفرە و ئەوانە کە ئەویش عیبادەتێکە بەڵامەکو زۆر مبالغەکردن تایە وەکوتم ئێستا یعنی ئیحسایەکرێ ساڵانە لە وشکە و لە شیرینی لە بابەتی عەلوا لە بابەتی چەرەز لە بابەتی ئەمانە لە مانگی ڕەمەزان لە هەموو وڵاتە موسڵمانەکان زیاتر سەرفە بێتە مانگەکانی تری دیارە بێ بەرنامە بووە یعنی بەرنامەی خواردن وەکو کار نەما بڵێ لە دەستم دەرچووە باوەکو تا بەیانی من دانیشم بە دیار وردە خواردن لە خۆم تا ئەو کاتە ئێمە چەند ساڵێکە ئەستوبێکمانەیە لە مزگەوت تاڵێن کەس بۆ نمونە لە فەنێنێ لە شەوانی قەدر لەمە دوات بەیابێ کەس بۆ نمونە خواردن نێنێ شیرین نێنێ بۆی خەڵکی پاشێوەکەی بکە کە پاشێوەکەی کرد یعنی تانی وەڕۆ ئەو قووەتی هەیە هێزان یەک ژەم خواردنی کەمی کرد ئەو کاتە هەم بەرەکەتەکەی بەرەکەوێ کە سحورەکە کە پاشێوەکە دووهەم لە کاتی خۆیایەتی چونکە سونەتەکە وایە وەسی هەمیش تەنزیمی خواردنەکە وەرەگرێ کە ڕۆژێ نییە مەسەلەن سەعاتدا شەوێک سەعاتدا نانخوا شەوێ سەعات 12 شەوێ سەعات 3 شەوێ هەر پاشێ و ناکا شەوێ مەعیدەی تێکە چێ شەوێ و نەچی ئەو کاتە وا تەنزیمە بێ بەو شێوەی کە شەرع دیاری کردووە بەربان و پاشێو لەو بەینە ئەگەر یەکی عیلاجێکی یەکێ شتێکی نەبێ هەموو کاتەکەی بۆ مێنێتەوە کە کاتەکە بۆ ماوە چونکە ڕەمەزان زۆر کەسێ مەشغوڵە بێ بە شتێکی علاساس بێتاقەت بۆ بۆەوەی کەوا لە بیری بچێ کاتەکە هەروە بە فیڕۆچی یعنی زۆر کەسێ لە ڕەمەزانە ئەو کات بەفی ڕۆچوونە لەوانەیە کەسانێک هەبێت کە ئەم چەند ڕۆژی ڕەمەزان تێپەڕیوە نەیتوانی بێ ینی بنمونە خەتمی قورئان بێنی نەیتوانی بێ ئەوەندە ینی لەگەڵ هەموو ڕۆژەکانە هەر ڕۆژێ جزئێ بخوێنێتەوە دواکەوت بێ کەواتە چی بکە چۆن پلانێک دانێ چۆن بەرنمەیەکی بۆ ڕێکخا کە بتوانێت کە هیچ نەبێ لە مانگی ڕەمەزانە خەتمێکی قورئانی پیرۆز بکات بەڵێ وەڵڵاهی ئەگەر بەرنامەی نەبێت ئەمان ڕەمەزان هەمووی تەواو بێ چی نەکردووە بەس وەکو ئەوەی کە ئینسان لە ئەگەر لە سەرەتاشە هیچی نەکردووە ئەگەر لە سەرەتاشە فریای قورئان خوێندن نەکەوتووە لە ئەخیرە حسابە چونکە إنما الأعمال بالخواتيم یا إنما الأعمال بخواتيم یا بە ئەخیر لە دەشەوی ئەخیریشە وەکو چۆن ئینسان لە مەراسۆنێکا بێ لە ئەوەڵۆ مەراسۆنێکی دوور و درێژ لە ئەوەڵۆ زۆر خۆی مانوو ناکات چونکە ڕێگەکە دوورە بەڵام گەیشتە 100 متری ئەخیر ئیتر هەرچی تاقی هەیە هەرچی زەختە لە خۆیەکە بۆی فریاکەوێ ئێمەش شەوانی قەدرە بەڵێ دەشەی کۆتایی ئێمەش بیست شەوی ئەوەڵ ڕەنگە تەراویح زیادی کردووە لەگەڵ ڕۆژەکە ئەمە تا تایمێکی وەرەگری هەم مەعیدە ئاسایە بێتەوە بۆ خواردن وەکو جارانیە یعنی ئەو هەڵپەی خواردنە نامێنێ لە بیست شەوی ئەخیر
و ئەو ئارەزووە کەمترە بێتەوە و ئینسانیش بیست ڕۆژە ڕاهاتووە لەسەر عیبادەتکردن بۆیە تااقەتی هەیە شەو تا بەیانی شەو نوێژەکە ئاساییە لەو کات ئەگەر ئەمەشی لە دەست دەرچووە یعنی دەشەوی ئەخیر 15 شەوی ئەوەڵ دەشەوی ئەوەڵ 15 شەو گرنگ ئەوەیە لە ئەخیرەکەیە لە دەستی دەرنەچێت چونکە ڕەغیمە ئەنف امرئ أدرك رمضان فلم يغفر له دوعای جبریلە و ئامینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ئەو کەسەی کە ڕەمەزان تێپەڕی و خوای لە خۆی ڕازی نەکرد و گوناحەکانی نەسریوە کۆتایەکەی فریاکەوێ فریای هەمووی کەوتووە. زۆر باش مامۆستا دەزانی لەم سەردەمی تەکنۆلۆژیای ئێستێدا زۆرێک لە مسلمانان زۆر کاتەکانیان دەکوژن بە مۆبایل و بە تەکنۆلۆژیا و لەوانەیە گەنجێک بە بەیاریکردن و تا چەند گرنگە مسلمان لە مانگەدا بە خۆداچوونەوەی بکات هەر بەرنمەیەکی وا دابنێت ینی بە شێواز لە شێوازەکان ئەو بەرنمەی کە دایەنێت دوای ڕەمەزانی شەر کاردانەوەی هەبێت لەسەر کار و کردەوەکانی لەسەر عیبادەتەکانی ڕۆژانەی حتمما بەس بۆ ڕەمەزان نییە بەس بۆ ڕەمەزان با بڵێن وەکوڵێن محەتەیەکە وێزگەیەکە بۆی کە ئینسان هەموو کاتەکانی نەباتەوێ ئەگەر بە بەرنامە نەبێ هەموو ژیانی تەواو یعنی کەس نییە ڕۆژی چەند سەعاتێ مەشغوڵ نەبێ بە مۆبایلەکەی ڕاست ئەگەر بە بەرنامە نەبێت تەبعاً هەروای لێدی هیچ نەبێت تەلەفۆنی بۆ دێ هیچ نەبێ نامەیەکی بۆ دێ بێ جوابدات و بەڵامە بێ یعنی خوای گەورە کە باسی قورئان خوێندنەکە کە فەرمی عەلیمە أن سيكون منكم مرضى وآخرون يضربون في الأرض وآخرون يقاتلون في سبيل الله يبتغون من فضل وآخرون يقاتلون فاقرأوا ما تيسر منه خواهي قولا زاني يو هندێکتان نەخۆشەکەون هەندێکتان سەفەرەکەن هەندێکتان نەچن بۆ جیهاد لەگەڵەوە بە گوێرەی توانە یعنی ئەمانە نابێتە ڕێگر لەوەی کە بڵێ من هەر مەجالم نییە قورئان خوێنم چونکی شتێکی وا نییە کە بڵێ مەجال نییە ئەوە تا ئەو خەڵکە نوێژی بەیانیڵی نوێژی جمعەیە هەر ئەو خەڵکەیە وا لە ماڵا بۆ هیچ مەجالم نییە ئێستا بۆ مەجالیە ئێزە نەتوانێت قورئان خوێنێ یعنی قورئان خوێندن ئێستا وەکو دەستگرتنی لاتۆ مۆبایلە نایەڵێ بۆ چونکە دایمەن سانتەویلیش بۆ خۆی دۆزێت وەڵێ ئاخر من خەریکی کارێکی خێرم یا شتێکی خێر بڵاوەکەمەوە یا گوێ لە وتارێکەگرم ئەمە نابێتە بەدیل قورئان خوێندن چونکە خۆی ئەسڵەن زمانی ڕەمەزان لە خۆشی چیایە لە خۆشی قورئان دابەزی نایە اینجا خۆی ناکرێت خۆی لە مناسبەکەی خۆیان قورئانەکە نەخوێنی یعنی ئەگەر کاتەکانی تر هەجری کردو دوورکەوتۆ لە ماساگەر کەسێکیش گوێ لێ بگرێتەر گوێگرتنەکەش هەر خێرە یعنی قیاس یعنی قیاس لەگەڵ فارقە وەکو چۆن ئینسان گوێ لە حرامێ بگرێت نەحبارە بێ گوێ لە قورئان بگرێت بەس وەکو قیراءە نییە کەواتە مامۆستا ئەتوانین بڵێن باشترین پەرستش لە مانگی ڕەمەزانە قورئان خوێندن وەکو خۆ باسیەتی بەڵێ چونکە زۆر جار باز لەوە دەکرێت کە ختمێک بکرێت و زیاتر دوعا بکرێت باشتر لە مانگی ڕەمەزاندا ئەمە چۆن لێ بدەیتەوە تەنەوعی عیبادات خۆی ئەمە هەموو عیباداتێک خۆی گەورە پێمان تاقیکات عیبادەتێکە لە ڕەمەزانە لە کاتی ترانیە ئەوەیە تۆ لە حەڵال خۆتەگریت نان و ئاو و ئارەزوو حەڵاڵە لە ڕەمەزانە لێت مەنعکری وەکو چۆن کەسێک ئەچێتە ناو نوێش یعنی حرامە بە یەکێک نەسیحەتی خەیری کا بڵێ بێدەنگ بە بۆ چونکە چۆن نوێش وەکو چۆن یەکێک ئیحرامی بەس لە حەج و عومرە هەندی حەڵاڵی لێ حرامەکرێ تەنەوعی عیبادات لەبەرەوەی کە ئینسان مەلەل نەبێ لەگەڵ عیبادەتێکە بەڵێ ئەمە عیبادەتی عەوام عیبادەتی عەوامی موسڵمانان ئەوەیە کە نان و ئاو ناخۆ نزیکی ئارەزوەکانی ناکەوێتەوە تا ئێوارە بەڵام عیبادەتی خەواس ئەوەیە کە هەموو گیانی بە ڕۆژووە خۆی لە هەموو حرامێ پارێزێ عیبادەتی خەواسی خەواس وەکو ئیمامی غەزالی فەرمێ ئەوانن کە دڵیان بە ڕۆژووە ئەچیتە سەر ئەو تایمەی کە خوا گەورە بۆتی دروست کردبوو یعنی پێش ڕەمەزان بوو ئەمە نەبوو بۆ ئێستا ئەتوانی کێ ئەتوانێ غەیری مانگی ڕەمەزان لە مایە کەسی ڕۆژ بە ڕۆژوو بێ کەس ناتوانێت کێ ئەتوانێت غەیری مانگی ڕەمەزان یەک مانگ شەو نوێشکە 10 شەو نەخەوێت تا بەیانی ناتوانێت یعنی ئەمە فەردێکە کرێ بگرێ بەڵام بەعام خەڵکی بۆ ناکرێت چونکە چوویتە سەر ئەو ڕتمەی کە خوا ویستێتی ئەمە بکەیت ئێمە خوای گەورە بۆ عیبادەت دروستی کردوون غەیری ئەوە کە مەشغوڵە بین پێی ئیشی ڕۆژانەی ژیان هەمووی جێڵێن هەوەی کەوا بۆمانەمێنێتەوە ئەم عیبادەتانەیە کە فریای یعنی ئەو عیبادەتانەیە کە بینی خۆت و خوایە ئەگەر ناتۆ یارمەتی خەڵکی بدەیت قسەیەکی خێرێ بکەیت شتێکی خێر بڵاو بکەیتەوە ئەگەر کاسبێ بکەی وەکو مەسەلەن کەسێکە کاسبە خەریکی کەسابەتە بێ ئەویش هەر خێری گەیوە بەڵام وەکو ئەوە نییە کە کابرا ئەتوانێت هەر لە ناو تەکسیەکەی لە ناو دوکانەکەی کە مەجالی هەیە هیچ نییە لاپەڕی قورئان خوێنی
بەدەم ئیشەکەی وتوانێت زیکرەکانی بخوێنێت. جاویسم مامۆستا لەسەرەوە قسە بکەین ینی لە بەدەر پێش ڕەمەزان ئێمە لەوانەیە خەریکی ڕوو کاروباری ڕۆژانەمان بین کارمەندێکە لە دایرەیەکە یان هەر شێوازێکی هەرێکە و سەرقاڵی کارێکە دەکرێت ئەو پلانی کە لە ڕەمەزانە هەمانە و عیبادەتانی کە لە ڕەمەزانە هەمانە ڕنگدانە هەبێت لە کار و کردەوەکانمان وەکو جەناب ئاماژە پێکرد دەتوانێت لەسەر ئیشەکەی چەند لاپەڕی قورآن بخوێنێت ینی هەر بیری لا بێت ینی وەکو مانگی پیرۆزی ڕەمەزانی وەکو بەرنامەکانی پێشووتری نەبێت. بەڵێ خۆی ئەگەر هەموو کاتێک خی گەورە داوای ئەمەم کردایە یعنی قرس نەبوو هەموو کاتێک یعنی وەکو ڕەمەزان ڕفتارمان کردایە ڕۆژ هەر خواردن مەنعکرایە و مەسەلەن شەوی شەو نوێژی تیابایە پێشتر شەو نوێژ هەر فەرز بووە یعنی هیچ قرس نەبوو ئەمانتوانی بیکەین بەڵام بۆ ڕاهێنانی خی گەورە مانگی دانا و یامە معدودات بۆی کە خەڵکی لە دوای ئەوە شەبە تەرک نەکە زانین ئێمە لە تەواوی قبولبوونی ڕەمەزانەوەیە کە لە دوای ئەوە ڕۆژۆ بری لە دوایەوە مەسەلەن فێریەوە بیکە بە تەنیا شەو نوێشکە بە تەنیاش بۆ قورآن خوێنێ بە تەنیاش بوو جەماعەتەکانی لەبیر نەکە ئەوە تەنیا بۆ ڕەمەزان نییە چکێمە مەداخۆ زۆر جارێمە بێت لە دوای ڕەمەزان کە تەواوە بێ مزگەوتەکان چۆڵە بێ قورآنەکان هەجرەکرێن وەیتر شەو خەڵک زۆربەی ناخەوێ ئێستا یعنی ئەمە شتێکی عالەمیە بەهۆی ئەم تەکنۆلۆژیاوە بۆی کارەباوە بۆی تەکنۆلۆژیاوە خەڵک هەمووی بەخەبەرە ئێستا سەعات نزیکەی 12 شەوە هەزەکەی پۆستێ بکە هەر بۆ خۆشی بزانە چەند کەس بەخەبەرە خەڵکاگەدارە مامۆستا گوناهبار نابین ئەوە لە دوای ڕەمەزان واز دێنین لەم هەموو عیبادەتانە و قورآن خوێندن و کۆمەڵێک بابەتی دی شێوازێکی تر هۆکارەکەی چییە کە لە ڕەمەزانە خەڵک ئەوەندە پابەندە بە و پلان و بەرنامەی کە دایناوە عیبادەتی تێدا بکات بەڵام دوای ڕەمەزان دوای ڕەمەزان ئەو جەوە بۆ نیە لە دوای ڕەمەزانە دروست نابێت ئەو جەوە بۆ ڕنیە ئەیتر ئەمە تەبعاً ئەمە میوانێکە پێمەسەڵەن بە لە مانگی ڕەمەزان ئەی فەرموو میوانێکتان دێت میوانیش عادەتەن هەم پێشوازی لێکرێ و هەم ئەخرێتە ڕێ پێشوازەکەیەوە کە خەڵکی سێرەکەی بەر لەوە خەریکی یعنیڵێک ڕەمەزانات و هەندێک استعداداتی بۆکە بۆی کە متەفەرق بێت لە ڕەمەزانە کە کۆتاییشی دێسێرەکەی خەڵک ڕێزێکی لێگرێ هەر سونەتە ئینسان قاتی تازە بکە مەسەر ماڵی پاک بێ سەردانی خزمەکانی بکە ئەمە کۆتایەکەیەتی ئەی بۆ ئەوە دوای ئەوە بۆی پێ ناکرێ لەبەر ئەو جەوەی لە ڕەمەزانە هەیە نابێت لە غەیری ڕەمەزانە ئینسان ناتوانێت ئەو جەوە دروستکە خواگەر وابێتەوە کو پێغەمبەر خۆسەڵەم بە سەحابەکانی فەرموو ئەو جەوەی کەوا ئێوە هەتانە لە لای من نەگە لە ماڵ شاتان بێ مەلایکە تاوقەتان لەگەڵاکە بەڵام ئیمان سەعاتە وەکو چۆن ئینسانەچێ بۆ حرەم نوێژی لا خۆشە بێ ئەچتە ناو ڕۆبزە نوێژت لا خۆشە بێ ئەی لە دەرەوە بوانەکەیتە لە بەرەو جەوەکەی وایە یعنی ئەمە شتێکی با بڵێن لا ئیرادیە کە ئینسان عادەتی وایە لە ڕەنگە لە مزگەوتێکە نوێژی خۆشتر بێت تا لە مزگەوتێکی ترە مەمانعنێ لەمە زۆر باشە مامۆستا بەڵام هەندێک کەسە بینی کە بە ڕۆژوو ئەبێ بەڵام نوێژ ناکات ئەی ئەمەیان چی ئایا ڕۆژوەکەشتی دروستە ئەو کەسانی کە خۆی بە تەرتیبی فەرزەکان تەمان نوێژ لە ڕۆژ و گەورەترە چونکە نوێژ کۆڵەکەی دینە یعنی وەکو چۆن بینایەک دەرگاکەی مەدخەلەکەی شایەتومانە کە هاتی یەک کۆڵەکەی گەورەی هەیە کە هەمووی بەستۆتۆ ئەوە نوێژە کە ئەوەی نەبێ ئەسەڵات و عیماد و دین یا عەمود و دین بۆچی ڕۆژوەگرێ ئێمە تەمان نەچین بێ ئومێدیکی چونکە خوای گەورە فەرمێ والله يريد أن يتوب عليكم خوای گەورە ئەوێ تەوبە بکەن ئەو کەسە ئەگەر ڕۆژوەگرێ عادەتە لەبەر قسەی خەڵکە خۆی زەعیفەکاتەوە مەسەلەن عیبی لێت لە بەرچاوی خەڵکا شت خوا هەر چۆنێ بێ نابێ ئێمە بچین ئەو تروسکایە ئیمانە بکوژێنین و ئەبێ فوی لێ بکەین ئەوە گەشە بکەینەوە بڵێن تۆ کەسێ چاکی ڕوکنێکە تێناجی بەڵام لەمە گەورەتر ئیمانتیش هەیە ڕۆژوتیش گرتووە تێپەڕوویتە بەسەر نوێژەکەت یعنی سەیری نیوە کاسەکە بکەین لە نیوە پڕەکە نەنە نیوە خاڵەکە چونکە شەیتانە ئێوە دەریکەی بڵێ وڵات ڕۆژۆکەتیش قبول نیە مادامە واکی ئەنجا ئەم لەم بابەتە ئەمە ئوسلوبی داوە و ئوسلوبی قسەکردنی ئەو کەسە خێرێکی هەتایەکە ئەگەرەکو نوێژ و ڕۆژەکە لە یەک جا ناکرێتەوە وەکو چۆن نوێژی زەکات بە یەکۆ جاگ ناکرێتەوە تەمان لە قورئانە بالموناسبە 36 جار نوێژ و زەکات باس کراوە بە یەکۆ بەڵام ئێمە کوردەواری خۆمان هەرەڵێن نوێژ و ڕۆژوو بە یەکۆ باس کراوە چونکە هەموو کەسێ ماڵی زەکاتی نییە بەڵام هەموو کەسێ توانێت نوێژ و کە و ڕۆژوش کات چونکە هەردوویان عیبادەتی بەدەنێت کەواتە ڕۆژەکە بەجێی خۆی قبوڵە و نوێژەکەشەوە تاوانە قبول لای خوایە
بەڵام مادام مسلمانە ئێمە پێ ناڵێن کافرە لە بەرەوی نوێژ ناکە تەکفیری کەسێک ناکەین بە کەسێک ناڵێن کافرە کە نوێژ ناکە مادام ڕۆژوەگرێ دێ ئەمە ئینشاءڵڵا ئەڵێن ڕۆژۆکەی وای لێکاتە کە نوێژەکەیشی بێت زۆر باش مامۆستا بابەتێکی دیکە هەیە لەوانەیە وامەش یعنی شتێکی محسوسە ئەو کەسانی کە تۆ ئەیان تۆرێنی لە دین حەدیثەکە فەرمێ ئینە منکم منەفرین خەڵکێکتان هەیە خەڵک هەر ئافرێنێ لە دین ئینەما بوعیتم مuyەسیرین بۆی ئاسان تێنەگەیشتووە کە تێگەی خۆی پەشیمانە بێتەوە تێگەینە کە ئەم میشەی تۆ بەغەڵەت هاتووە مناڵ بووی مامۆستای مزگەوتەکەمان هەوێت ڕۆژەکە تەناوە ئەوەستێتان نوێژەکەن کە نوێژتان کرد ئەویژەر قبوڵە بێ ینی لەوانەیە بەو شێوازە بەڵێ بۆ ئەوەی کە خەڵکی بێئومێد نەبێ بێگومان تۆ چاوەڕێ ئەبلێت هەدەی نوێژەکەشکە بۆ چونکە بۆ ڕۆژوەکە خۆی ڕاستەکەی نوێژ گرانە تا ڕۆژ خی گەورەشە فەرمێ وإنها لكبيرة إلا على الخاش چونکە نوێژ ساڵانە نییە لە عمرێک جار نییە وەکو حاج بە پارە ناکرێ بڵێن وەڵا ئەگەر پارەی نەبوو لە سەری نامێنێ ئۆتڵەی نییە ئیجازەی نییە لە سەفەری شەبێنی لە خۆش لە ئاویش نەبوو هەر هەیە لە نەخۆش هەبوو هەر هەیە ئەگەر بۆی نەکرا جەمعیەکە ئەگەر بێهۆش بوو دوایە بێ قەزای بگەڕێتەوە یعنی ئەمە ڕاستیەکەی بۆ یەکە محاسبەش لەسەر نوێژە هەر کەسێ نوێژی بوو هەمووی باشە هەر کەسێک توانی کەوا نوێژکە هەموو شتێکە توانێ بکە چونکی ئەمە ڕەنگە ئینسانیان بتوانێت یەک جار عیبادەتی بکە بەڵام ناتوانێت بەردەوام تا تەواو ئەبێ هەر لە نوێژە زۆر باش مامۆستا بوو پرسانمە بوو لەوانەیە لە نێو خێزانەکاندا ژن و پیا هەبن بۆ منە پیاوەکە خانەنشین بۆ لە ماڵەوەیە پلان و بەرنامەیەکی وایانێ بە تایبەت پیاوکە زۆر لە ماڵەوە بووتر لەوانەیە ناخۆشی و شەڕ و کۆمەڵێشە دروست بێ خانەنشینەکان ئەمە چ سەری مەنجەڵەکڵێ بۆشی خوێتەوە دایم لەوانەیە ناخۆشێک دروست بێ لە نێوان ئەوە چۆن تەعاملێکی ڕێک و پێ بکەین خۆی خانەنشین لە وڵاتی ئەمە ئاوە یعنی بەم شێوە وانە لێ هاتۆنە معاشیان پێدەن مەسەلەن بە چەند ڕۆژ سیرەکەی ئەوەستێ تا ئەوکو معاشێکی کەم ئەو تووڕەبوونیان لە ماڵی شۆگەر کاردانەوەی طبعا مەسەلەن تۆ چ ساڵ دەوامی کردووە بۆ ئەوەی کە دوایی ڕاست محتاجی دەستی مناڵ و کوڕ و زاوە ئەمانە نەبێ اقتصادێکی سەربەخۆی خۆی بێ بەری ڕەنجی خۆشیە خۆی عنیەوە ئەستەقتاع لە خۆی کراوە کاتی خۆی بەڵام کە بێ ئیشە بێ ئەم بێ ئیشی وای دەکاتە کە وەکو چۆن مەسەلەن لە دایرە جاریوا پۆستێکی بووە مەحاسەبەی کردووە ئیتر وای لێدی بەڵام مزگەوت هەیە یعنی تۆ مزگەوت باشتر چ ڕەنگە ئەوە کێشەی زۆرێک لە مزگەوتەکان هەر ئەو تەمانانە بن چونکی وا فێر بووە دییان جادێ ئەم سبلتە بۆیش ناکە ئەم گوڵۆبە بۆیە وادە ئەم سەعاتە بۆ غەڵەتە ئەو چی ئەمانە هەیە ئەمە ئەگەر ئینسان کە تەمەنی چۆ تەمەنی تەقاعود ئەبێ خۆی ڕێز لە خۆی بگرێ یعنی زۆر کەسێک گلەی لەوە کە ئەڵێ مناڵم ڕێزم لێ ناگرێ ئێ مناڵ خۆ گەورە بوو لە تۆ بەهێزترە خۆ ناکرێمە لێدەی ئەبێ خۆت احترامی خۆت بگری لە هەر تەمەنەکابی ئیتر ئافرەت وێ یان پیا و احترامی خۆی نەگرێ ئەو کاتە نەقەس تااقەتی گوێگرتنی هەیلەی نەکەس ڕێی وەرەگرێ خەڵکیش بێزارە بێ لە قسەکانی با ئەولادی خۆشی بێ ئەو کاتانە ئەوە پێویستی بەو نییە چونکە ئیشی ئەوە ڕوا بەس ئەگەر کاتی خۆی ئەگەر مەشغوڵ بێ بە عیبادەت تەبعێن هەسەزانە عیبادەتکە بەڵام هەیە کە لە کاتێکی پیری ئاگەڕێتەوە بە عیبادەت سێرەکە نازانێ عیبادەتکە یعنی فێر نەبووە کەوا مەسەلەن چێ قورئان خوێنە لە جیاتیەوە بڵێ منی تر خۆت هەستەکەی کەیتر لە ملەوە چوتێتە ئەو دیوە بەرەو خوارە چی تۆ هەموو ڕۆژێ لە تەمەنت ئەڕوا نزیکترە بی تۆ لە خواوە نزیکترە بی تۆ لە کۆتایەکەت یعنی گەنج نابی تۆ ومێدت نەماوە بەوەی کەوا ژیانەکە خۆش بێت ژیان ڕۆژ لە ڕۆژ ئینسان لە دوای 50 ساڵیشتر نەخۆشی و نوقسانەکانی دەست پێەکە ئەمە ئەگەر تەدەخل نەکا لەگەڵ خەڵکی خاستەن غەیری تەمەنی خۆیان ئەو کاتە لەزەت لە ژیانی خۆی بینی ئەو کاتە بۆی بێزار نەبلی بۆی بتوانێت لە ماڵا بە خۆشی بژی و هەمووی خۆشەویست بێت لەلایەن زۆر باش مامۆستا لەوانەیە کەسانێک هەبن نەتوان بە شێوەیەکی باش سوود لەو کاتانە ببینین کە ئێمە پێشتر ئاماژەمان پێکردن کە کاتەکانماندا بەش بکەین و زیاتر پەرستش و عیبادەتی تێدا ئەنجام بدەین لەوانەیە کەسانێک بن کە خوێندکار بن یان فەرمانبەرە لە دەستگایەکە کار دەکات یاخود کرێکارێکە لەوانەیە دەرفەتی ئەوەی نەبێت کە بتوانێت بەو شێوازە سوود لەو کاتە وەربگرێت و زیاتر عیبادەتی تێدا ئەنجام بدات بە نمونە خوێندکارێک کە دەخوێنێت ئایا ئەمە بە عیبادەت بۆ حسابە ئەتوانین بڵێن کە بە عیبادەت ئەمەشی بۆ دەنووسرێت ئەو عیبادەتە نییە کە خوا ویستوێتی
بەڵام لە هەمان کاتەلەوانی بۆی بەڵێ بۆی دڵی نەکرێت، شەڵکی ڕاستە خۆش بێت. بێت ئەو عیبادەتە ئەنجام بدات. بەڵێ مەسەلەن یعنی ئەچێتە محازەرە ناتوانێت قورآن خوێنێتیایە بەس ئەوە نییە کە بڵێ مەسەلەن کەسێک کە زۆر دەوامەکە جاری وا هەیە خەفارێکە 12 سەعات لەسەر یەک ئەگەر فرسەت بێنی ئەگەر بێوێ ئەڵێ نام تەشی ڕێز بێ هەرچی بێ مەسەلەن هەر دارێک بێ کاتە تەشی ڕێسێ یعنی بێوێ ئەگەر قورآن خوێنێ بێوێ نوێشکا بێوێ زیکرەکان خوێنی خودەمی نەبەسراوە ئەتوانێت سوادە لە کاتەکەی بکە. بەڵام ئیشی ڕۆژانە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پیاوێکیان بینی سەحابەکان پیاوێکی زۆر بەهێز بوتیان ئەمە بەهاتایە بۆ جیهاد زۆر مهم بوو. کافری ئەشکان فەرمووی ئەگەر ماڵ و مناڵێکیش بەخێو کاوەکو وای بێ جیهادکە دایک و باوکێ بەخێو کاوەکو وای بێ جیهادکە خۆی لە کاسبێکا بێ وەکو وای جیهادکە یعنی ئەو کەسێکە بەیانە چێت دوکانە کاتەوە خەریکی معاملە و بازاڕە بێ بەڵێوە ئەمە من لە عیبادەتێکایە إذا أنفق الرجل على أهله وهو يحتسبها فهو له صدقة. ئەگەر ئینسان ماڵ و مناڵیشی بەخێو کاو چاوەڕێی پاداش بێ لە خوای گەورەوەشی بە سەدەقە بۆ نووسی. بەڵام ئەسلی ڕەمەزانەکە با بڵێن ئەسلی عیبادەتەکە ئەوە نییە چونکە ئەوە کارێکە دوو لە ڕووتان حتا حیواناتیش ئەچێ ڕزق بۆ بەچکەکانی پەیاکە. ئینسانی غیرە موسڵمانیش ڕەنگە لە ئێمە باشتر ماڵ و مناڵ بەخێوکە. چی ئێمە جیاکاتۆ لەوت لەبەرەوەی تۆ یعنی ئومێدی قیامەتت هەیە لەبەرەوە بێتە عیبادەت لەبەرەوەی عیبادەتەکەی بۆی ئەوانە بێتە عیبادەت هەر کەم بوو یعنی ئەتوانی خۆ هەر بە دەمی یعنی دەم خۆ ناگیری ئەتوانێت بە دەم و زیکرەکان خوێنی. هەرچەند یعنی پیاوە تۆ تیا ڕەسوڵ من بەس فەرزەکانەکەم ئەچمە باش فەرمێت تێشتە باش بەس فەرزەکان کاچەدە باش. زۆر باشە مامۆستاڵانێ کەسانێکە بن کە ئەم چەند ڕۆژەی ڕەمەزان تێپەڕ بووە بە ڕۆژوو نەبوو بن. بەڵام لە ئێستادا پەشیمان بوو بێتنەوە پێیان خۆش بێت کە ئەم ڕۆژانی دوایی بە ڕۆژوو بن بەڵام لە دڵی خۆیانە لەوانەیە فکری خۆیان وا بێت کە ئیتر تەواو هیچ سوودێکی نابێت بۆ ئەوان ئەم چەند ڕۆژ مادام ئەم دە ڕۆژەیان کە تێپەڕ بۆ نەیگرتووە. پەیامت چییە بۆ ئەوانە؟ وەسوەسەی شەیتانی ئەمە. بەڵێ ئەوە قەت خوای گەورە بڵێن کە ئەم چەند ڕۆژەشی ماوە بە ڕۆژوو بن خوای گەورە لێیان خۆش ببێت و ڕەنگە ئاخر ڕۆژت بێ ڕەنگە ئەم شەو ڕەنگە بەیانی ئاخر ڕۆژت بێ یعنی سەحابە بووە یەک سوژدەشی بۆ خوا نەبردووە ئاخر یعنی تاقێکی بەدەستەوە بۆ عیبادەتی تیا کردووە خوای ناسیوە ئیمانی هێناوە و گەڕاوەتەوە بەلای خوا بەو شێوەیە لەبەرەوە کەس نازانێت چی بڵێ مەسەلەن دوایی تازە ڕەمەزانم لە کیس چوو ئێمە نازانین غەیب شتێکە نایبینین نازانین ئەو کۆتایە کەیەوە دەست پێەکە یعنی کەی دێت و هەندێک ئەسەر هەیە کە مەلەکول مەوت ڕۆژی دوو جار دێتە ماڵەوە سەری ناوچاوەکە هەرە جارێک کاتی ماوە یعنی هەموو کەسێک ئاوا دێ چاوە خاتە ناوچاو یاڵە جارێ ماوتە یعنی ئاگادار بە ولیا بەم جارەکەی تر ڕەنگە سەرەت هاتە بێ و بدبە لەبەرەوە هەر کەسێک ڕۆژوو ناگرێ ئەمە نەبووەتە شەیطان و دەرکرابێ لە ڕەحمەتی خوای تر هەتایە و ئیتر جەهەنم بە موسۆگەری بۆی نووسرابێ نەخێر ئەکرێ بەس بەوەی کەوتی ئەستەغفر الله خوای خەجاڵەتم تۆبە ئەگەێتە ئەو کەسەی کەوا هەموو عیبادەتەکانی کردو فەئولائیکە یوبەدل الله سەیئاتهم حەسەنات جا بۆ وەڵێ مەسەلەن کەسێک خراپە لەگەڵ دایکیان لەگەڵ باوکیان 5 ساڵە مەسەلەن قسەی لەگەڵ دایکیانی بەس تەوبە بکە ئەبێتە 5 ساڵی تاعەتکردنی دایکی کردو بەڵام بە شەرتی بە باشی بیباتە بەڵێ حەسونە ئیسلام یعنی تەوبەکەی بە باشی کردبێ خوای گەورە هەرچی گوناحی کردو ڕێگەی کاتە چاکە بووی چونکە خوا دەوڵەمەندە. زۆر باش مامۆستا بە کورتی پوختی ئەگەر بڵێن باشترین پلان و بەرنامە چییە بۆ موسڵمانان لە مانگە پیرۆزەدا لە ڕۆژانی ڕەمەزاندا تەطبیقی بکەن بۆی کە زۆرترین عیبادەت و پەرستش هەمومان ئەنجامی بدەین. مانگی ڕەمەزان یعنی مانگی خەو خواردنەوەمانە نیە وەکو یەکەم جاری شەر باسمان کرد چونکە ئەو خەو خواردنە ئەگەر خەو ئەگەر یەقەت نەگرێ یعنی بە زۆرنەیەت خۆش نییە وەکو خواردن وایە کە برسید نەبێ بیخۆی چۆن تامی نییە ئەوی ژەروایە خواردنیش بۆیە خۆشە لە ڕەمەزانە لەبەرەوەی کە برسید بووە بۆیە تامی خۆشە بێ ئەگەر مەسەلەن بازارکردن لە مەو دوا بازارکردن زۆرە بێ ئینسان قەت لە کاتی برسێتیە نەچێ بازارکە باش چونکە دڵێچێتە سەر هەموو شتی هەرچیە بینی حەزی لێکە دوایش پێی ناخوری دوایش ئەمێنێتەوە دوای خراپ
دوای تااقەت ئێمە نییە لە تێریە باشترە یعنی لەجاتیەوە مەصرف کەم کاتۆ نە مەصرف زۆرکە هەرچەندی ئیسراف نییە ئینسان ئەگەر بۆ خۆی سەرفیکا ئاساییە لە ڕەمەزانە سەرفیکا ئاساییە بەڵام ئەگەر هینێکی نەبێ ئەگەر بەرنمەیەکی نەبێ بۆ مەصرفەکانی بۆ کاتەکانی ئەم مانگە مانگی قورئانە یعنی پێشینانی ئەم ومەتە لە مانگی ڕەمەزانە هەموو کار و دەرز و سەردان و مەشغوڵەتی ویزیان هەمویان واز لێناوە تەنیا بۆ قورئان خوێندن باشە خاصەتەن دە شەوی ئەخیر ڕەمەزان چوونەتە مزگەوت خۆیان حەبس کردووە کەمە پێڵە سونەتی ئەعتیکاف لەبەرەوەی کە ئەگەر ئێستا شەرتی ئیلتیزاماتت هەیە و بۆت نەکراوە و بەرنامەکە دوا دەرنەچووە ئەو دە شەوی ئەخیرە هەموویت بەدەستوەیە هەموویت بەدەست توانی یعنی لەو دەشەوە هیچ نەبێ خەتمێکی تیا بکەیت لە شەوەکەی خۆی هەر خۆی بۆ خۆی خەتمێکی تیاکری یعنی ئینسان ئەگەر ڕۆژی سێ جزء قورئان خوێنێ سەعاتێکە بە یعنی سەعاتێ کاتی کەس ناگرێت کەس نییە کاتی نەبێ سەعاتی یعنی چی سیاسیەکەڵی چی دکتۆرێکەڵی چی خوێندکارێکەڵی چی خاوەن ئیشێکەڵی ئەوە نەهەیە کە ئەوە بکە جاری وایە تەلەفۆنی وا هەیە ڕەنگە ئێمە لەم ڕەمەزانە هەرێکێک ڕۆژی 100 تەلەفۆن جواب دەینەوە تەلەفۆنی وایە 20 دقەی پێچێ مشکلە و دەردەدڵی وا هەیە چارێکێکی پێچێ نی و سەعاتی پێچێ جاری وا هەیە ئەمە هەمووی کاتە ئەمە بۆ حسابمان نەکردووە ئەمە هەمووی ئەگەر ئەوەیشی کرد لە دەستی دەرچووە ئەتوانێت لەمە دوان ئینشاءڵڵا استفادە لێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد زەنایەنی مامۆستای ئەماندوومان کردی زۆر بەخێر زۆر سپاس بۆیەوە و ئینشاءڵڵا ئەم قسانە بێتە بەڵگەیەک بۆمان نەبێتە بەڵگەش لەسەر خۆمانیش ئینشاءڵڵا خۆی گەورە پاداشتاتەوە خێر و زۆر سپاس بۆ دەست خۆش بەوەسەی بەڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاتان لەبێ دازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەبارەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێواران و نوێژی ئیشا و تەراویح مزگەوتەکان سوپاس بۆ خوا جمعیان دێت لە موسڵمانان کە من ئەو دیمەنانە دەبینم دەڵێم ینی خۆزگا هەموو ڕۆژەکانی دوای ڕەمەزانیش بۆ شێوازە بۆیان مسلمانان ئەو قەرباڵقەی لە مزگەوت و ئەو جۆش و خۆشی کە هەیە بۆ عیبادەتەکان هەر بەردەوامی هەبووە ئینشاءڵڵا هەر بەردەوامیشی دەبێت لە پارێزگای هەڵەبجە لەو بارەیەوە بابەتێکمان هەیە پێکەوە بینەری دەبین. سپاس بەخوای گەورە وەکۆی بینە خۆتان ئاگادارن مزگەوتەکانی کوردستان بەگشتی و مزگەوتەکانی هەڵەبجە و ئەم مزگەوتش بەتایبەتی نوێژخوێنان ڕوو لە زیادبوونەکەن بەتایبەتی چینی گەنجان بەتاناجی مناڵەکانی شوک و خۆتانی بینن زیاتر ڕوو لە مزگەوتەکانەکەن و ئامادەیان هەیە لە مزگەوت لە کاتی نوێژە فەرزەکان و سونەتەکانیش بەتایبەت تەراویحەکانیش. گەنجەکانی ئێمە و هاوتەمەنەکانی ئێمە بەڕاستی پێویستە لە سەرمان بابەت نوێی بەسەر دیناکەمانەوە و بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەر نەک تەنها وەکو بڵین بە ڕۆژوو بین بە ڕۆژوون تەنها مەعیدەمان خاڵیکەین بەڵکو تەنها جەستەشمان هەمووی بە ڕۆژوو بێت وەکو چاومان دڵمان دەست و قاچ و گوێەکانمان هەمووی بە ڕۆژوو بێت لە مانگی ڕەمەزان بەتایبەتی مزگەوتی نور پێوی دیارە گەنجی باش ڕوو لە مزگەوتەکەمانەکەن هەروەکوتم بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە وەکو ختم و گەرم و گوڕی و سوپاس بەخوا لێرە نوێژ سونەتەکان و وەک تەراویح و ختمی قورئان و چارێکی ئاینیەکانەکرێن لێرە.
إنه هو السميع العليم. تيموك وما مصيان دل ما خوش بويك الحمد لله جنجا كان رولا قرآن كان رولا مزجود أكن وأمروش بلانكي بۆ داڕێژراو هەیە بۆ ئەوەی گەنج و لاوەکانمان لە خشتەبەرن و ئەوانەی کە بەڕاستی هەمیشە لە ئاوی لێڵا مەلە ئەکەن و دژایەتی ئەم دینە ئەکەن بە شەوا پلاندا ئەڕێژن بەرنامەکانیان فلیمەکانیان و ئەوەی کە هەیەیانە ئەیانوێ شوبهە و گومان دروستکەن لە دڵی مسلمانە بە تایبەتی جاری وایە لە پارشێوانە بۆیە گەنجەکانی ئێمە ئەبێ ئینشاءڵڵا وریابن و هەمیشە ئەهلی مزگەوت بن و بەردەوام بن لەسەر تەراویح و قورئان خوێندن بە تایبەتی ئێمە الحەمدوللا لە مزگەوتی نور و حەڵقەی قورئان خوێندنمان هەیە لە بەیانیان و ئەوەی کە بینیتان لە شەوانی ڕەمەزانیش لەخوا بە زیاد بێ قەرەباڵغێکی زۆر هەیە جگەل لە گەنجانی مزگەوت کچەکانیشمان ئافرەتەکانیشمان لە سەربانی مزگەوت لەگەڵمانن خوشکان ڕێژەیەکی زۆر ئامادە ئەبن و ئەم دینە بەڕاستی ئەوەی کە ئێمە بەلامانەوە ئەمیشە جێگەی شانازیە گەنجەکان بگرین بۆ ئەوەی کە لە فکرەی خراپ لە بیری خراپ بیان پارێزین و بەردەوام ڕوو لە مزگەوت بکەن و بۆ ئەوەی ئینشاءڵڵا یەکێک بن لەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەیان پێدا شاب نەشأ فی عیبادەتی الله سبەی لە قیامەت لە ژێر سێبەری خوای گەوران کە هیچ سێبەرێک نییە جگە لەو سێبەرە نییە نەبێت کە خوای گەورە دایناوە بۆ ئەو گەنجانەی کە بە گەنجی ڕوو لە قورئانەکەن و ڕوو لە عیبادەت و پەرستشەکەن. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. باز لە ڕەفتاری ڕۆژوانان دەکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تا چەند گرنگە مسلمانان و ڕۆژوانان تەنها لەو ڕۆژەدا برسێتەکەیان بۆ نەمێنێتەوە ئەم ڕۆژۆ ئەم عیبادەتە لە ڕەفتار و کار و کردەوەکانیاندا جێبەجێ بێت هەر لە خێزانەکانمانەوە لە بەریەکەوتمان لەگەڵ خێزانەکان تاوەکو دراوسێ و تاوەکو نێو کۆمەلگا تا چەند گرنگە ڕەفتارێکی جوان پێشکەش بە یەکتری بکەین بۆەوەی کە هەمومان خۆی گەورە ئەمە بە عیبادەت بووما بنووسێ گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان لەبارەی ڕەفتاری مسلمانان لە ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا مامۆستا عەباس ساڵح زانایانی لە دەربەنی خانەوە لەگەڵمانە مامۆستا گیان سڵای خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. مامۆستا ئەگەر گوێبیستی دەنگی من بیت بەڵێ دیارە گرفتێگەیە دەنگی ئێمە ناچێتە لای مامۆستا ئازان و خۆشەویستان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەبینین کە مسلمانان بەوەی کە شایەتینەکان کۆتوبەند کراون هەمیشە و بەردەوام خەریکی عیبادەتن لە مزگەوتەکاندا و ڕەفتارێکی جوان پێشکەش بە یەکتری دەکەن ئەمە تا چەند دەبێتە مای تەبایی و ئاشتی و خۆشەویستی لە نێوان خێزانەکان لە نێو تاکەکانی کۆمەلگا بۆیە دەپرسین لەم تەورێماندا ئەم ڕەفتارانە تا چەند گرنگە لە سلوک و لە هەڵسوکەوتی مسلماناندا ڕنگ بداتەوە و ڕەفتارێکی جوان پێشکەش بە یەکتری بکەین لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆ لەو بارەیە دەکەین مامۆستا عەباس ساڵحمان لەگەڵە لە دەربەنی خانەوە مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. عليكم السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە پایدارتان کە سەرفرازی دنیا و قیامەت. زۆر سپاس مامۆستا گیان ئەگەر باز لەوە بکەین تا چەند گرنگە تاکی مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا شێوازی ڕەفتار بکات کاتێک کە بە ڕۆژوو دەبێت تەنها و تەنها برسێتی و هیلاکی و مانوبوونەکەی بۆ نەمێنێتەوە تا چەند گرنگە ئەو بە ڕۆژووبوونەی لە ڕەفتار و لە کار و کردەوەکانیدا ڕنگ بداتەوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان درود و سڵاوات لەسەر پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت. سەرەتا پێم خۆشە لەم کەناڵە مبارەک و جوانەی ئێوەوە بەڕاستی نزایەکی تایبەت بکەم. ئەویش نزایە بۆ بارینی باران. زۆر پێمان خۆش دەبێت ئینشاءڵڵا. بەڵێ داواکەم لە پەروەردگار بە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆی لەبەر خاتری سیفەتی ئەعظەم و سیفەتی ئەڕەحمان و ڕەحیمی بارانی ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەر وڵاتمانە. ئامین ئینشاءڵڵا.
خی گەورە چۆن شادومانی کردینی و گەیاندینیوە بە مانگی پیرۆزی ڕەمەضان هەروایش پەروەردگار شادومان و دڵخۆشمانکە بە بارینی بارانێک کە دەشت و دەر و شاخ و کێوەکانمان هەمووی بۆ ئاودێرکا و کانی و چەم و ڕووبارەکانمان بۆ بژێنێتەوە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا ئامین. طبعاً ڕەمەزان خۆی دەرفەتێکی زۆر گەورەیە، مانگێکی زۆر تایبەتە بۆ مسلمانان بۆ بەخۆداچوونەوە، مانگێکی تایبەتە بۆ ئەوەی مسلمان خی گەورە کۆمەڵێ ئاسانکاری بۆ کردووە، ئەجر و پاداشتی بۆ بەرز کردوێتەوە، شەیطانی بۆ بەستووەتەوە، نەفس و شەهاوات و ئارەزوەکان لاواز بوون. ئەوە فرسەتێکی گەورەیە بۆی ئەم ئینسانە بە تایبەتی مسلمان چاکەکانی زیادکە، تەدریب بکە، ڕاهێنان بکە لەسەر چاکە و لە هەر عیبارەتێکە کەم و کوڕی و تەمەڵی هەبووە هەمووی چاکە. بینی مسلمانان لە نوێژە تەمەڵیان هەبووە، ئێستا چالاکن. خەڵک جاران نەیتوانێت سنەتی ڕۆژوو بگرێ، ئێستا ماشەڵڵا مانگێکی ڕەمەزان بە کاملی ئەگرێ. جاری وایە کەم و کوڕی هەیە لە بەخشینە لە ڕەمەزانە، هەر بە تەبیعەتی ئینسان لەو مەجالیشە زۆر ئازا ئەبێ لە حەقەتە. چەند مهمە ئێمە بتوانین دوای ڕەمەزانیش کە ئەم مانگە تەواو ئەبێ، ئەم دەورە ئەم خولە مانگێ تەواو ئەبێ، مرۆڤێکی ڕاساڵ بین، چست و چالاکتر بین لە جاران. زۆر باشە مامۆستا، کەسانێگەن کە هەندێ ڕفتاری لەوانەیە بڵین زۆر باشیان نەبێت، وەکو تووڕەبوون، وەکو ئەوەی کە بێت سەبڕی یاخود جۆرە ڕفتارێکی ناشرینیان هەبێت، بەڵام لە ڕەمەزاندا ئەم ڕفتاریان نەمێنێت، واتە ڕەمەزان کاریگەری هەبێت بەسەر ئەو تاکانەوە کە زاڵ بن بەسەر ئەم ڕفتارە ناشرینیانە. کەواتە ئەو کەسانە چی بکەن کە دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بن لەسەر ئەم ڕفتارەکە ڕەمەزان بووەتە هۆکاری ئەوەی کە بیگۆڕێت؟ بەڵێ، طبعاً وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە معنایەتی قوڵی تایە فەرمودەکە کە ئەفەرمێ هەندێک کەس هەیە لە مانگی ڕەمەزانە بەس تەنها برسێتیەکەی بۆ ئەمێنێتەوە، تینێتیەکەی بۆ ئەمێنێتەوە، بۆ چونکە نەیتوانێت لە ڕووی ئەخلاقی و پەروەردەییوە پابند بێ بە معنای ڕۆژوو، چونکە خوای گەورە لە قورئانە کە ئەفەرمێ باسی ڕۆژوومان بۆ کات، ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم. طبعا لێرە حەقی خۆیەتی پرسیارێ بکەین بۆ ئەی پەروەردگار ئەم ڕۆژوە یەکێ لە مەهامە گەورەکانی ڕۆژوو لەعلەکم تەتەقون. تەتەقون چییە؟ تەقوا بریتێ لەوەی کە ئینسان واز بێنێ لە فعلی منکەرات، هەموو ئەو کارانی نەشیاوە ئینسانی مسلمان بیکە ئەبێ لێی دوورکەوێتەوە. مەقسەد بۆ نمونە کابرا مبتەلایە جاری وا هەیە پیا و ئافرەت مسلمانە بە درۆکردن، پەنا بەخوای گەورەکە ئەسڵەن وایە ئینسانی مسلمان درۆ نەکە. سیرەکەی ئەم درۆکردن لای ئاسایی بووە، لە بازار، لە کۆڵان، لە بەردەرگا، لەگەڵ پیاوەکەی، پیا و لەگەڵ ژنەکەی جاری وایە، مناڵ لەگەڵ دایک و باوک، دایک و باوک لەگەڵ منداڵەکانی، بەڕێوەبەر لەگەڵ مەقسەد کارمەندەکان، ئەوان بەعکس و هەمووی حتا بازار کڕین و فرۆشتن، پەنا بەخوای گەورە. کەواتە تەقوا بۆ ئەوەیە ئینسان واز لەو فعلە بێرە. کەسێکی تر لەولا مبتەلایە بە نەزەڕکردن، پیاوێکە گەنجێکە سەیرەکەی هەرچی ئەکا خۆی پێ ناگیرێ. ڕەمەزان ئەلحەمدولیلا تەدریبێکی باشە وردە فێری کردووە کە وردە لەو مەسەلەیشە خۆی چارەسەرکە، ئەو نەخۆشینە کە لە ناخە، ئەو نەخۆشینە ئەخلاقیە کە نەزەرە چارەسەریکە. یەکێکی تر لەولا مبتەلایە بە ماڵی خەڵک خواردن، پەنا بەخوا گوێی لێ نییە، مسلمانیشە بەڵام زۆر التیزامی نییە لەم مەسەلە. خوای گەورە فەرمێ ولا تأكلوا بينكم أموالكم بالباطل، ماڵی یەکتر بە باتڵ نەخۆن. لە مەعرەزا ئیشەکە بەس بەخوای ئەوەی گڵایەکی زیاتری دەستکەوێت، $50 زیاتری دەستکەوێت، زەوی فرۆشێ، زەوی ئەکڕێ، لە بازارە دوکانداری ئەکات. کەواتە ڕەمەضان کە ئینسان ئەلحەمدولیلا وردە تەوبەی کرد و ئیسلاحی حاڵی کرد، ئەلحەمدولیلا ئێستا ڕێک بۆ تۆ. پرسیارەکەی جەنابیش بۆ ئەوەی چۆن بەردەوام بێت، خاڵێک زۆر بەلای منەوە جەوهەری ئەوەیە دروستکردنی محەبەتی خوا لە دڵا، خۆشەویستی خوای گەورە لە دڵا. کاریگەری زۆری هەیە بۆی ئینسان زیاتر پابند بێ بە ئیطاعەی پەروەردگارەوە و دوورکەوێتەوە لەو شتانەی کە خوای گەورە نەهی لێ کردووە. یعنی سەحابەی بەڕێز ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کە هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مسلمان لەو سەردەما کەسێکە مسلمانە بوو، ئیتر بەڕاستی هەوڵی ئەدا هەموو شتێکی لەم ئیسلامە، هەموو شتەکان کە وەری ئەگرێ بە جوانی بە عەمەل بە کردار پیادەیکە. حتى هەوڵیان ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ڕێئەکات، چۆن نان ئەخوات، چۆن هەڵئەسێت، چۆن دانیشی، هەموویان لە ئەو بکە. دەی ئەسڵێ ئێمەی مسلمان بەڕاستی التیزاماتمان
لە ڕەمەزان و لە دوای ڕەمەزان هەمووی بەو شێوە بێ لە حەقەتە خاڵێکی تر کە لای من زۆر جەوهریە و ئیتر جێ ئێڵم بۆ پرسیارەکانتان بریتێ لە سوحبە هاوڕێ زۆر مهمە بەڕاستی زۆر جار گەنجێک ئیلتیزامی کردووە خوشکێکی بەڕێزە الحەمدولیلا لە ڕەمەزانە خوای گەورە هیدایەتی داوە ئێستا جلەکانی کە جاران ناشەرعی بوو الحەمدولیلا جلەکانی کردووە بە شەرعی سواس بەخوا ئەوە دوعای ئەوێ بەڵام ئەبینی لە دوای ڕەمەزان زوو واز ئەهێنێ کاریگەری هاوڕێی خراپ زۆر جار لەسەر ئینسان زۆر نەرێنیە و ئینسان پەشیمانە کاتەوە لەو ئەهد و لەو تەوبە جوانەی کە لە ڕەمانگی ڕەمەزان ئاکرێتی زۆر باشە مامۆستا لە سەرەتای ئاماژەت بەوە کرد کە هەندێک ڕەفتارمان هەیە کە وامان لێ دەکات یان وا لە هەندێک کەس دەکات کە تەنها تینوێتی و برسێتی بۆ بمێنێتەوە کەواتە توانین بڵین ئەو ڕەفتارانە کامانن یاخود ئەو ڕەفتارانە چین کەوا دەکات لە تاکێک کە ڕۆژوەکەی تەنها ینی هیچ خێر و پاداشتێکی نەبێت وەگەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد کە تەنها تینوێتی و برسێتی بۆ بمێنێتەوە معلومی بەڕێزانە و هەموو ئەو بینەرە خۆشەویستانەی ئەهلی ئیمان طبعا وەخوای گەورە چه حاجە و پێویستی بەوەیە کە ئێمە ئاو نەخۆین یان نان نەخۆین ئەوە بەشێکی مەسئلەکەیە لە پێناسەی سەڵمە وەکوتم بەشە قوڵەکە مەغزای عیبادەتەکە هەموو عیبادەتێک مەقاسیدی هەیە لە ئیسلامە عیبادەکان هەمووی بەسەرەوە زۆر بە مەقاسیدەوە بۆ نەخوای گەورە کە باسی نوێژ ئەکا ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر خوای گەورە کە باسی طبعا نوێژ بوو ئەوەی ئەم ئینسانە لە فاحشە لە خراپات دوور کەوێتەوە وەکە باسی زەکاتەکە فەرمێ بۆ ئەوی پاک بنەوە هەم ماڵەکەیشتان پاک بێتەوە هەم دەروونتان لە ڕەزیلی لە ئەنانە هەر بۆ خۆشییان و تۆ بێ لە زەکاتەوە فێربی ئاگاد لە خەڵکی تریش بێ لە هەژار لەو تەبەقاتانەی لە خواری تۆن تۆ لەسەرەوەی ئەوانی لە مەسەلەی ڕۆزیشا تەقوایە وخوای گەورە چەندە مەبەستیەتی بالفعل تۆ لەبەر خوا لوجه الله ابتغاء لمرضات الله تونيتي قبول أكي برسيتي قبول أكي لشهوات خو تقريتوا أويا لأخلاقي رضيل لأخلاقي دنيء ناشرين دور كيتوا بونمنا وكوتم مسلمانيك مبتلاي بدرون نابي إنساني روجوان دروبكا نابي دروبكا بازرگانی دوکانداری حتى اگر مشترک زوریش اللي بکاتو نابي دروبكي چونکە تۆکو مسلمانێک بڕیارت داوە و تێگەیشتووی کە درۆ کردن ئەنا بەخوای گەورە صفەتی ئینسانی دۆڕووە هەڕەشەی لەسەر کراوە یا شایەتی دانی ناحەق زۆر جار ئاسایی بۆ تۆ مسلمانە لەو بازارە لە کۆڵان حتى لەو سۆشیال میدیا چەند شایەتی ناحەق ئەدرێ چەند ئینسانی جوان و پاک بە ناحەق پۆستی لەسەر ئەکرێ و کابراش کۆمنتەکا و شایەتی داژە وڵاوایە لە کاتێکە وان نییە تۆ مسلمانی تو ئەهلی ڕۆژی چۆن ئەبێ شایەتی ناحەق بدەیت مسلمانێکە ئەبینی پیاوێکە بە ڕۆژووە بەڵام زاڵمە لە ماڵە ژنێکی مسلمان گیرۆدەیە بەدەستیەوە لە کاتێکا لەسەر عەهدێک لەسەر پەیمانی ئەم ژنەی پێدراوە لەسەر شەریعەتی خوا ئەم ژنە حەڵاڵ کراوە بۆ ئەم بۆ ئەوە نییە زوڵمی لێ بکەیت دەی تۆ ڕۆژەوانی دڵنیا بە زوڵمکردن لە خێزان یا ژنەکە زوڵم لە پیاوەکەی ئەکا پەروەدەی ماڵەکانی فەرامۆش ئەکا خیانەت لە ماڵەکەیەکە حتا خیانەتی زەوجی پەنا بەخوای گەورە هەموو ڕۆژوو هاتووە کورت و مختصر فەردی مسلمان ئیسلاحکە ڕۆژوو هاتووە دەورەیەکە ئەم فەردە ئیسلاح بێ وردە و دەخێزان ئیسلاح بێ کە فەرد تاکی کۆمەلگای مسلمان و ڕۆژوان ئیسلاح بوو ئوسرە و خێزان ئیسلاح بوو دڵنیا جوانی لە کۆمەلگا دیارە و زۆرێ لەو معاناتەی ئێمە بەدەست خۆمان و یەکتر ئەی ناڵێنین وەکو وتم لە بازار لە وەزیفەکەمان لە مناڵی زۆر جان ناساڵح لە هەرچی هەیە ئەو کاتە بەشێکی زۆر لەوە کەم ئەبێتەوە زۆر باش ماوەسایان کەمێکیش باسی غیبەت بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەشێکی زۆر لە مسلمانان بەخۆشم و با نەڵێن خۆی منیشە لەوانەیە زۆرێک لە مسلمانان و هەمومان زۆرجا بەبێ ئاگاش بچینە ناو بابەتی غیبەتکردنی کەسێکەوە کە ئەماش سیفەتێکی ناشینە ڕەفتارێکی ناشینەکە تا چەند گرنگە لە مانگە پیرۆزەدا ئاگاداری بین وەوا بکەین ئەم مانگە پیرۆزە بێتە پردێک بۆی کە لە ماوەکانی دیکەش داوازی لێبێنین والله طبعا غیبەت بەداخەوە یەکێکە لەو مخورکانە یەکێکە لەو ڤایرۆسانە بۆ ئیمانی ئینسان کە زۆرێکمان پێیوە مبتەلاین عادەتەن مجتەمەعی کوردی یەکێک لەو گرفتانە هەیەی فەراغمان زۆرە ینی زۆرێک لە خەڵکی بێ ئیشیە ینی وەجانبی کۆمەڵایەتی خەڵکیش بە تەبیعەت تا ئەندازەیەک قووەیەکی تایە خەڵک زۆر بەیەکەوە کۆ بێتەوە کە کۆیش بووە وردە بەخۆی نازانێ ئەچێتە ناو ئەم باسانەوە طبعا ئەو باسانە خۆزگایان لە غیبەتا تەواو وایە لە غیبەتا تەواو نایە طبعا غیبەت چییە خۆی پێناسەکەی لە شەرعا تۆ باسی خوشێکی مسلمانەکەی برایەکی مسلمانتەکەی شتێکە تایەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
ئەفەرمێ ئینسانی مسلمان نابێ باسی ئەعرازی براکەی بکە وەخوای گەورە فەرمێ زەمی یەک مەکەن غیبەتی یەک مەکەن مەگەر پێوە پێتان خۆشە مەسەد گۆشتی براکەتان پێ بدەن بە مردووی کەس ئەوەی پێ خۆش نییە لە حەقەتە ئەم تەشبیهە تەشبیهێکە بۆ ڕاستڵەکانە بۆ ئەوی بزانی ئەم بابەتە زۆر ترسناکە زۆر خەتەرە ئەنی خۆی گەورە بۆ نمونە مەوزوعی غیبەت و باسی خەڵکی بەسراوەتەوە بۆ ئەوی کە ینی تۆ باسی خەڵکەکەی وەکوتانێ گۆشتی ئەو ئینسانە بخۆی بە مردوویی بۆیە ئەمەش تدریبی ئەوێت چکە زۆر جار ئینسان پەروەردەی کۆمەلگاکەی خۆیەتی پەروەردەی خانەوادەکەی خۆیەتی ئەو خانەوادە و دایک و باوکە بەچیەوە مەشغوڵن زۆر جار مناڵیش بەوە مەشغوڵە بۆیە هەر ئینسانی ئەوێت لەم بابەتە واز بێن ئەوێت تدریبی لەسەر بکە زۆر لە خۆی بکە زۆر بجار لە مەجالیسی هەوڵدا بابەتەکان بگۆڕێ و لە ترسناکی بابەتەکە تێبگاوە لە عاقبەتی شەڕی بۆ قیامەت حتا چونکە بەڕاستی حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەی بەڕێزیان فەرموون لە مجلیسەکە ئەوسا قسەی خەیریە کرد ئەو کاتانەش کە گوێ یەکریا بێدەنگ بوو ذیکری ئەکرد فەرمووی ئەستەغفر الله وأتوب إليه کاتە یەکێک لەو عیلاجانە بۆ مەسەلەی غیبەت بریتێ لەوەی ئێمە خۆمان مەشغوڵکەین بە خەیرەوە تا مەجالی ئەو شەڕانە نەبێ و بیزانین ترسناکی ئەم غیبەتە بۆ قیامەتمان و شتێکی تریش مهمە هەر بە تەبیعەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکە فەرمێ یەکێک لە نیشانەکانی ئیمانی ئینسان و ئینسان ئیمانی کامل نابێن تا نەگاتە ئەم مەقامە ئەوەیە کە چی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکی پێت خۆش بێ تۆ پێت خۆشە ئیسا مجلیسێک لە شوێنێکە مجلیسێکی تایبەت دانراوە بەس باسی غیبەت و باسی تۆیە دڵنیا بێت ناخۆشە یان باسی کچەکەت بکەن یان باسی خێزانت بکەن دڵنیا پێ ناخۆشە دەی هەر ئاوا سیر بکە خۆی شت بکە ئاوا سەیری خەڵکیش بکە هەڵ بدە ذیکری خەیری خەڵکە و هەڵ بدە ئینسان وەخت و کاتەکانی لە باسی شەڕی نەبێ بۆ بورە مامۆستا پێشتری ژۆ پرسیارەمە ڕاستە کردی کە چی بکەین ینی دوای ڕەمەزانیش زاڵبین بەسەر نەفسی خۆمانە کە ئەم خوانە تەرک بکەین وەکو غیبەتکردن وەکو ئەوەی کە زاڵبی بەسەر نەفسی خۆتە و زاڵبی بەسەر تووڕێی و عەسەبیەتی خۆتە وەکوی کە بەڕێزدا باشێت بۆ کرد هەندێک کەسن کە درۆی زۆر دەکەن کەواتە چی بکەین کە دوای ڕەمەزان زاڵبین بەسەر نەفسی خۆمانە و ئەم خوانە تەرک بکەین طبعا ئێمە لە ڕەمەزانە وەکووتم تەدریبێکە و تەمرینێکە و مانگێکی خولێکی پەروەردەییە ئینسان بۆچی واز لەم کارانە هێنێ بۆچی زیاتر سەرقاڵە بە عیبادەت و خواناسیە و بۆچی لە ڕەمەزانە ئینسانی مسلمان زیاتر هەوڵەدا کەم خەریکی شەڕ بێ دڵنیا بە وڵامەکەی ئەوەیە لەبەر خوا محەبەت و خۆشەویستی خوا شەهەوات کەم بۆ تۆ شەیطان بەسراوە تۆ نەفس لاواز بووە پلە و ئاستی ئیمانی ئینسان بەرز بۆتەوە و لەبەر خوا و هەستکردن بە ڕقەبەی خۆی وای لێک ئاواز لەم گوناهانەیەنێ دەی مەگەر خوای گەورە هەر خوای مانگی ڕەمەضانە دڵنیا بە نەخێر خوای گەورە خوای هەموو مانگەکانە کەواتە هەستکردن بە ڕقەبەی خوای یەکێکە لەو خاڵانە هەوڵگەین هەوڵ بدەین هەر یەکەمان وەکو تاکێک بە هەر گوناهێک و مبتلا بین دڵنیا بە خوای گەورە ڕەقیبە بەسەرمانەوە وإذا خلوت بريبة في ظلمه والنفس داعية إلى العصيان فاستحي من نظري له وقل لها إن الذي خلق الظلام يران أم هسي رقابية هاوكارێکی باشە و عیلاجێکی باشە بۆی ئەمەوەکو مسلمان هەست بە چاودێری خوایەکەوە منێ بکە ڕێک بینەوە لە دوای ڕەمەزانیش مەقسەد بۆ نمونەوەکو وتم پیاوێکی زاڵمین لە ماڵا لەمەولا عادل بین بۆچی زوڵم بکەین مەگەر یەکێ لە پرسیارەکانی قیامەت دەربارەی ئەهل نییە دەربارەی مناڵ نییە دەربارەی خێزان نییە یعنی ئافرەتێکی بەڕێزە بۆ زوڵم لە پیاوەکەت ئەەکەی مەگەر خوای گەورە ڕاقیب نییە بەسەرتەوە دەی ڕەمەزان فرسەتێکی باش بوو بۆ یان زەمانکە دی خۆت ئیسلاحکە پەروەردەیەکی جوانتری مناڵەکان مەگەر ئەمانەت نییە ئەو مناڵانە لە لامان إنما أموالكم وأولادكم مگر فتنة نییە ابتلاء نییە امتحان نییە مگر ئەماڵ ئەی مگر نیعمەت پرسیاری نییە لەسەر قیامەت چاودێر نییە خوای گەورە بەسەرمانەوە و مەشغوڵ بوون بە خەیرەوە وەکو وتم فەراغ زۆرە لە کۆمەلگای ئێمە ئەم فەراغە وای کردووە حتا مۆبایل تۆ سەیریکەی گەنجێکە 4 سەعات 5 سەعات مەشغوڵە بەم مۆبایلەوە دەیان شەڕی تایە کەواتە فەراغ زۆرە هەوڵ بدەین فەراغەکانمان کەم بکەینەوە خۆمان مەشغوڵکەین بە خەیرەکەەوە کاکە عالم نین نازانین کاکە بچین کتێبێک نامیلکەیەک بخوێنینەوە خۆمان مەشغوڵکەین بە کارێکی دنیاوە هەوڵ بدەین کارێک بدۆزینەوە خۆمانی پێوە مەشغوڵکەن جاران ئافرەتانی ئێمە زۆر مەشغوڵ بوون کەمترین دەرفەتیان هەبوو زۆر کۆ ببنەوە خەیر ینی شەڕکە حتا ئافرەت لە ماڵا بینی لەو کاتا تۆزێ فەراغی هەبوو یەکسەر خەریکی چنین بوو یەکسەر پوزەوانەیەکی ئەچنی کڵاوێکی ئەچنی بەرماڵێکی ئەچنی یعنی ئێستا خەریکی نان ئەبوو ئێستا لەبەرەوەی زۆر بێ ئیشی زۆر بووە بەڕاستی بەداخەوەی کێکە لە دەردەکان
ئینسان کە بێ ئیش بوو زۆر جار ئەگەر استیغلالی نەکا بۆ خەیر لە شەڕە بەکاری ئێهێنێ ئەو خاڵەت جەوهەریە من زۆر قسەم لەسەر کرد و بەڵام لەبەر کاتی ئێوە زۆر لەسەری نەچووم دەرفەتان هەبێ قسەی لەسەرەکەم کە ئەویش هاوڕێیە والله العظیم هاوڕێ کاریگەری لەسەر ئینسان زۆر زۆرە هاوڕێ کاریگەریە لەوەی کە ئینسان بەرەو شەر بڕوە و زۆرێ لەو تاوانانە کە ئینسان پێیوە مبتەلا ئەبێ پێیوە ئەتلێتەوە لە ڕێگەی هاوڕێوەیە وهي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمى المرء على دين خليله فلينظر احدكم من يخالل چەند مهمە يعني سیر کا بزانێ کێ هاوڕێیەتی يعني بۆ بزانە هاوڕەکانە بەرەو کوێت ئەبن چەند ئافرەتی چاک تەوبەیشی کردووە لە ڕەمەزانە جلەکانی کردووە بە شەرعی بەس کە گەڕاوەتەوە بۆ زانکۆ گەڕاوەتەوە بۆ داخلی گەڕاوەتەوە ناو هاوڕێکانی هەمووی لابردووە وەکەوەی کە نەبای بینیەوە نەبۆران کە ئەنەما هەر تەوبەی نەکردووە لە ڕاستی کەواتە ئەبێ هەر یەکەمان سەیرێکی دەوروبەری خۆمان کەین فەیسبووکەکانمان سناپمان نازانم هەموو ئەو بوارەکانی سۆشیال میدیا کە خەڵکی زۆربی پێوە مەشغوڵە سەیرکەین بزانین کێن هاوڕێن و ئەو هاوڕانە کێن و ئەو هاوڕێنە بانگمانەکەن بۆ کوێ زۆر مهمە هاوڕێ بانگ تەکا بۆ کوێ وەکو عەرەب وتێتی الصاحب كالساحب هاوڕێ وەکو ڕێک وەکو ساحیبە وایە ئیما یەسحەبوکە إلى النار وإما یەسحەبوکە إلى الجنة یاوەتە بەرەو ئاگر و شەڕ و خراپەکاری بانتەکە یا بۆ جەنەت و کاری چاکە و باشە زۆر باشە مامۆستا دەزانین کە کۆمەڵی پاڵنەر هەن کەوامان لێ دەکات کە ڕەفتارمان بەرەو باشی بڕوات چی بکەین ئەو ڕێگایانە چین کە ئەو پاڵنەرانە کامانن واتە چی بکەین ئەو پاڵنەرانە بەهێز بن بۆی کە ڕەفتارێکی جوانمان نەبێت بەرامبەر بە مسلمانانی دیکەوە بۆ خۆشمان یەکێک لەو خاڵانە بەرزکردنەوەی ئاسی ئیمانی بەرزکردنەوەی ئاسی ئیمانیش بەرزکردنەوەی ئاسی ڕۆحی یەکێک لەو خاڵانە بریتە لە عیبادات عیبادات زۆر کاریگەری هەیە لەسەر ئینسان ها ئێستا بۆ خەڵک وتم ئاسی ئیمانیەکەی بەرزە بێتەوە و شاوات کەمە بێتەوە شەهاواتی نەفسی لاواز کردووە بە برسێتی وەلەو لای شۆ خەریکی فعلی عیبادات و تاعات زۆرە ئەبینی مسلمانێکە لە ڕۆژێکە بە جوانی پێنج فەرزەکان جامەدا و سونەتەکانی پێش و دوای نوێژیش بە جوانی ئەنجامەدا سیرەکەی زۆر چالاکە لە ذیکرا لە یادی خوا ئەمە تەسیری هەیە لەسەر ساڵحبوونی ئینسان کاتە لە دوای ڕەمەزانیش پێویستە ئەم ئینسانە بۆ ئەوی بەردەوام بێ لەسەر تەوبەکانی بۆ ئەوی بەردەوام بێ لەسەر کارە چاکەکانی بۆ ئەوی بەردەوام بێ لەسەرەوەی کە وازی هێناوە لە فعلە خراپەکان وەکوتم درۆ نەزەر زەم غەیبەت بۆهتانی خەڵک معاملەی غەش لە معاملە و لە ترازووە شایەتی ناحەق وەکوتم لە فەیسبوک و لە سۆشیال میدیا پێویستە ئەم عیبادەتانە بەردەوام کە پێویستە ڕۆژوو بۆ نمونە بەس فەرزەکان نەبێ لە دوای ڕەمەزانیش هەوڵدا لەمایە کە لای کەمی سێ ڕۆژ بە ڕۆژوو بێ ذیکرەکان واز لێ نێنێ ئەگەر ئێستا لە ڕەمەزانە زۆر چالاکە ئەگەر چالاکیەکەیشی هەوڵدا ئەگەر کەمیش بێتەوە نێڵێ بفەوتێ لە نوێژەکان یا پابند بێ بە نوێژەکانی پیاوان با ئیلتیزاماتی جەماعەتی مزگەوت نەفەوتێنێ صحبەی ساڵحین قورئان خوێندن لە ڕەمەزانە بینی زۆربەی مسلمانان چالاکن لە قورئانە لە خزمەت قورئانە زۆر ئەبن دوایە وردە و دەخاو ئەبنەوە کەواتە ئاگات لە قورئان بێ بۆ ئەوی بەردەوام بی زۆر گرینگە بەڕاستی جارێکی تر ئێمە ئەو قسە ئەکەمەوە فعلی تاعات دڵنیا بن لەوە هاوکارێکی باشە بێ بۆمان ئاماژت بە شتێکی گرنگ کرد مامەڵەکردنی فرۆشیان لە نێو بازاڕەکاندا ئەمەش بۆ خۆی ئەگەر بە دروستی و بە دادوەری و بە ڕێکوپێکی ئەنجام بدرێت گەورەترین عیبادەتە غەژ نەکردن فرۆشیان لەگەڵ کریاردا تا چەند گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە تایبەتی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە ئاگاداری ئەو جۆرە ڕەفتارانە بین طبعا ماڵ یەکێکە لە شتە گرنگەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامە حتا ئەو حکمانەی لە ئیسلامە کە دانراوە ئەحکام لە ئیسلامە بۆ پاراستنی سێ مەقاسیدی گەورن سێ ضروریاتی گەورن یەکێک لەوانە ماڵە يعني حكم لإسلامه يعني بابي معاملات لعيني بيروزي إسلامه حتى لفقهها لشريعتها لكتابة كان فقهها مو مزايبة يكيك أو بابانه يكيك لو كتابانينا وفقه كزورتني بانتايك زور بوردي باس كراوة كمسلمان همو يبو أوية ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل همو أو معاملاتنا دان راوبو إنسان لحلال ونزيك به حقي بران بركة نخوة بيغمبري خواه صلى الله عليه وسلم أو شيء من غش فليس منا أو فرمودي بيغمبري خواه صلى الله عليه وسلم كيبو بيغمبري خواه صلى الله عليه وسلم كزور جار عادتي واقرتو بو چاودێری بازاری ئەکرد خۆی يعني وەکو حاکمی یەکەم چاودێری بازاری ئەکرد بۆی حتا لەسەر سوڵتە پێویستە بە بەردەوام چاوی لە بازار بێ ئەوەی کە پێی ئەوترێ کوالیتی کۆنتڕۆڵ حتا کە دانراوە يعني چاودێری حتا کوالیتی خواردن و ئەمانە بکرێت چاودێری ئەوە بکرێت کە خەڵک دەستی خەڵک نەبڕێ
ئەگە چاودێری نەکەی هەر خەڵک بەڕیبا با خەڵک تاڵانەکە بە غەش بەشتی تەزویر بەشتی خراپ با خەڵک تاڵانەکە حتا لە سەردەمی ئیمامی عومەرە چاودێریەکی چڕ ئەکرا لەسەر مەسلەی بازار چیەتە ناو بازار چی ئەڕاتە دەرەوە ئەوانە کێن بازرگانیەکەن حسابات و کتاب لە سەردەمی ئیمامی عەلی پرسیاری ئەگەر کەسێک لە حەڵاڵ و حرام نەیزانایە لە فقهی معاملاتی نەوە نایانێڵە کاسبی بکە پێغەمبەری ئازیز و سەردارمان چووە بازار کابرا گەنمەکەی دانەوێڵەکەی تەڕ کردبوو کە دەستی پیا کرد پێغەمبەری خوا فەرمی بوو ئەوەیە نخسەتە ئەم دیوە فەرمی من غش فليس منا ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ئەمانە کێن رازو بازەکان کە هەلاک و لە ناوچوون حتا لە دنیادا بەشێکی بێبەرەکەتی زۆر جار پارە و ماڵی ئەو زۆرە کەسانە لەوەیە غەش لە خەڵکەکەن کاتێک کە شت لە خەڵکەکڕن کاتێک بۆ خۆیانە ماشەڵڵا باش ئەیهێنەوە بەلای خۆیانە کە بۆ خەڵکە لێ ئەبچڕن بۆیە بەڕاستی حیفە بازاری ئینسانی مسلمان ئێمە مسلمانین ئێمە ئیماندارین ئێمە دیندارین خوای گەورە ڕقیبە بەسەرمانەوە کە ئەزانی شتێک خراپە مەیدە بە خەڵکی کە ئەزانی شتێک تەزویرە مەیدە بە خەڵکی لای کەمیەکەی جای کەرەوە بڵێ ئەمە ئەسڵە یعنی بەڕاستی برایان خوشکانی بەڕێز کە ئیسا گوێیان لە ئێمەیەوە سەیری ئێمە ئەکەن یعنی ئەم بازارە ئەبینی بەڕاستی پڕ بووە لە غەش پڕ بووە لە خیانەت پڕ بووە شتی خراپ حتا بازاری دەرمان بازار دکتۆرە بەڕێزەکان ئەموو ئەو بازرگانە بەڕێزانە ڕەحمەتی خواتان لێبێ ئێوە مسلمانن سبەینی قیامەت دێ پرسیارتان لێ ئەکەن محاسب وقیفوهم إنهم مسئولون والله خوای گەورە محاسبەتەکە لەوەی کە ئەگەر دەرمانێکی خراپت خسبێتە ئەو بازارە وەخسبێتە ناو سەیدەلیەکان بازاری دەرمان و نەخۆشێک بە حساب بیخوا چاک بێتەوە نەخۆشنەکەی زیاد بکە یعنی خوای گەورە بەو گەورەی خۆیە ئەگەر ئینسان بە ڕۆژوگرتن نەخۆشینەکەی زیاد بکە فەرمێ مەیگرە کەچی تۆ بە دەرمانەکەی تۆ کابرا ئەپژی نەخۆشینەکەی زیاد ئەکا خوا بەو گەورەی خۆیە بەزەییە بەرامبەر بە نەخۆش تۆ بچی بەزەیی نییە بەرامبەر بە نەخۆش لە بازارەکانی تر ئەو هەموو شتەی خواردن ئەو هەموو خواردنی ئەکسپایرە بەداخەوە لە ڕێگەوە حتا مەسئول بازرگان هەمووی بازار پڕ ئەکەن ئەسڵەکە وەیە ئێمەی مسلمان بەڕاستی ئیسلاحکەین ئیسلاحی بازارمان کەین ئیسلاحی خۆمان کەین کە خەتەرە ینی هەڕەشەیەکی گەورەی قیامەت هەیە لەسەر مەسەلەی ماڵ و نابێ بە هیچ شێوەیەک ئێمە ماڵی یەکتر بخۆین بە تاڵان ماڵی یەکتر بخۆین بە غەدر و بە خیانەت و بە غەش چونکە دڵنیابن ماڵی حرام عقوبەی گەورەی هەیە ئاثەواری خراپی هەیە لەسەر ئینسان لە دنیا و لە قیامەت. زۆر سپاس بۆ مامۆستا عەباس ساڵح زانایانی مامۆستایان زۆر سپاس بۆم دەرفەتە بەێمە بەخشی و خوای گەورە پاداشت باتەوە. زۆر سپاس. خوای گەورە بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست ماڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری ئێوارەخوانێکی بۆ پێشمەرگە دێرینەکانی ئەو ناوچەیە ساز کردووە. پەیامێرمان جەلال جەباری کۆمەڵێک دیمەنی بۆ تۆمار کردوین فەرموون بە پێکەوە بینەرێ. زۆر سپاسی و برایانە دەکەین کە دەرفەتێکی ڕەخسان بە دیداری و برایانەمان شاد بین کە کاتی خۆی بەیەکەوە بووینەوە ئێستا هەر بەیەکەوەین بۆ سوپاسی ماوەسە جەزا و برایانە دەکەین کە بەم ئەرکە هەستاون و زۆر خۆشحاڵ بووم بە دیداریان برایانەمان کە بەیەکەوە بووینەوە و ڕابوونێکی سامیمان دروست کردووە و سوپاس بۆ خوا ئیشەڵا بەردەوامیش دەبین وەڵاهی پێویستە چونکە ئێستا ئەمەی کە ئێمە کردومانەوە ئەم کۆبنەوانە هەبێ حەقوایە بۆ مناڵەکانیشمان هەبێ و کاردانەوەی لەسەر مناڵەکانیشمان دروست بکات ئێمە زۆر سوپاسیان نەگەین حتمما ئەم کارێکی ئەیکەن دیارە ئەم ساڵ بۆ ئەو ساڵە بێ ئەگەر زۆرتریش ببێ باشترە بێ و یەکتربینەکەمان باشترە بێت دەستخۆشی جەنابی شتانەکەم وەلەگو برایانەیش بەڕاستی هەنگاوێکی جوانیان ناریشکارێکی ڕێکوپێک و جوانیان کرد لە بەرەو برایانە وایە من داوای بڵم ساڵە بێ دو ساڵش لە ساڵۆنی بێ نەمان بینوین دیارە بێکری ئاشنا بووینەوە و پیاچونەوەیەکمان کرد بە تەخوا عیباد و ئیمانەکانی بین خۆمان لەخوا بەزیان بێ لەسەر ڕێباز و ڕێچکەیەکین کە برایەتی و خۆشەویستی لە بینمانە هیچ خۆناکە گوزور و فێ نایگۆڕێ برایەتیەکەمان ئینشەڵا بەخۆتر و زیاتر بۆ خوای پەروەردگار عیبادەت و تاعاتی هەموو لایەکمان قبوڵکە
پەیوەستبوونی ئێمە لەگەڵ برانەکە بەعام بە یەکەوەی چ لەمسە سفرێ بوون چ لە هەر شوێنێک بێ ئیمانە خۆشەویستی خوای پەروەردگارە دینەکەیەتی ڕێبازی ئیسلامی. ئەم ئێوارە خوانە بۆ پێشمەرگە دێرینەکان بوو لە شاری چەمچەماڵ مەبەستمان لەوەیە زیاتر لە کاتێکی ئاوایە هەمومان کۆبینەوە یەکتری ئەبینینەوە و چۆنڵێ ئینێکی ئیمانیمان زیاتر ئەبێت و دڵمان بە یەکتری شاد دەبێتەوە و زەمانێکی زۆرە یەکتریمان نەبینیوە لەسەر ئیفتارێک و خوانێکی ڕەمەزان کۆبووینەتەوە. وەڵا پەیوەندیەکە بۆوە گەڕێتەوە لانی پەیوەندی ئیمانیە وەکو خوای گەورە لە قورئانە فەرمی ئینەمە المؤمنون ئیخوە کە ئینسان ئاوادانشێ ئەو ئیمانەی زیاتر چۆنەڵێ تازا بێتەوە تەشجیعی یەکتریە کرێت خۆشەویستی و برایەتی و کەسایەتی زیاتر بۆ یەکتری دروستە بێتەوە. خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان هاتینە کۆتایی بەرنامەی مانگی من دەخوازین کە بڕگە بابەتەکانی ئەم شۆمانجێکی سود و ڕۆژامەندی ئێوەی ئازیز بوو بێت و تاعات و ڕۆژوتان قوبوو بێت ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.